بەهۆی هەبوونی چەندین بڕگە و مادە لە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆری هەرێمی کوردستان کە دژ بە یاسا نێودەوڵەتیەکانی بواری مافی مرۆڤن نەتەوە یەکگرتوەکان و چەند ڕێکخراوێکی تری جیهانی بواری مافی مرۆڤ بە توندی هاتوونەتە سەرخەت و داوای هەموارکردنەوەی یاساکە دەکەن بۆ ئەو مەبەستەش کۆدەنجێک لە نێوان سەرجەم فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان دروست بووە بۆ هەموارکردنەوەی یاساکە لە نزیکترین کاتدا تەنانەت ئەشکەنجەدان تایە کراوە بە شێوەیەکی یاسایی کە دادوە چاوی لێ بپۆشێت. سەرۆکی لێژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستانیش ئاشکرای دەکات بەو یاسایە پێشێلکاری مەترسیدار بە مافی مرۆڤ کراوە و بە پێچەوانەی هەموو یاسا نێودەوڵەتیەکان سزادان و ئەشکەنجەدان بە یاسایی کراوە. سەرەڕای گرفتە یاساییەکانی ئەم یاسایە بەڵام پێشێلکاری مەترسیدار بەم یاسایە کراوە بۆیە هەمواریەکەینەوە و دەیگونجێنین لەگەڵ پێوەرەکانی مافی مرۆڤ یەکێک لەو خەلەلانەوەیە کە نەوجەوان لەم یاسایە هیچ مافێکی نییە وەکو وایە کە هەر نەوجەوان نەبێ و سزای توندی تێدایە کە بەشێک لەو سزایانە هێندە توندە پێچەوانەیە لەگەڵ یاسای سزادانی عێراقی وەندە پێوەری مافەکانی مرۆڤ بۆی گرفتی زۆرە و لەوەش گرفتی زیاترەوەیەکە لە جێبەجێکردنە پێشێلکاری مەترسیداری پێکراوە. جێگری سەرۆکی لێژنەی یاسایی پەرلەمانی کوردستانیش دەڵێت یاسای تیرۆر بە مەبەستی تۆڵەسەندنەوە و سزادانێکی بێمانە دەرچووە بۆ یەکەم و کوڕی زۆری تێدایە بە جۆرێک جیاوازی ناکات لە نێوان تیرۆریستێک و کەسێک کە لایکێکی بۆ پەیزێشی توندڕەو کردبێت بۆیە پێویستە هەمواری بکەینەوە. ئەم یاسایە دیارە لە پەرلەمانی کوردستان لە خولەکانی پێشوە دەرکراوە بەڕێی من ئەوە نەوع حەقدێکی پێوە دیارە ئەو یاسایەکە دەرکراوە وەکو وایە کە بۆ فئەیەکی تایبەت لە مجتەمەع دەرکرابێ یاخود بۆ بە ڕۆحیەتی تۆڵەسەندنەوە و ئەوانە بە ڕۆحیەتی عقوبەدانێکی بێمەعنا دەرکرابێ بۆیە ئێمە دەبێ وەکو مشەڕع واجبی خۆمانە کە ئەو جۆرە نایاساییانە یعنی بوەستێنین. یاسای ژمارە 3 بەرەنگاربوونەوەی تیرۆر لە هەرێمی کوردستان لە 18 مادە پێکاتووە مانجی 4 2006 لەلایەن پەرلەمانی کوردستانەوە پەسەند کراوە تاوەکو ئێستا 3 جار لەلایەن پەرلەمانی کوردستانەوە ماوەی کارکردن بەو یاسایە 2 ساڵ بە 2 ساڵ درێژ کراوەتەوە دوایین جار ڕۆژی 16/6 2004 دەبوو بۆ جاری سێم پەرلەمان ماوەی یاساییەکەی درێژ کردەوە بەڵام لە 16/7 2016 ماوەکەی بەسەر چووە لەو کاتەوە تا ئێستا لە دادگاکان لە جیاتی ئەو یاسایە کار بە یاسای سزادانی عێراقی دەکرێت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.